ئێوارەتان باش، من سامان بەشارەتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. لە مێژە و چەند ڕۆژی پیشە بووە دیاردەیە هەمومان دەیبینین ئێستا ئەو هێزانەی کە لەژێر دەسەڵاتی حیزبدان، ینی دروستتر بڵێم هێزەکانی هەفتا و هەشتا کە هێزی ناو ئەم هێزن وای لێ هاتووە خەریکە جێگەی پۆلیس و ئاسایش دەگرێتەوە. کەسێک کە تاوانبار بێ یاخود تاوانێکی کردبێ یاخود بە مەیلی ئەوان هەڵسوکەوتی نەکردبێت دەچەند دەستگیری دەکەن، تەنانەت زۆر جار حاڵەتی کوشتنیشی لێ کەوتووەتەوە. ئەمە لە کاتێکدا لە هەموو وڵاتانی دنیا لە وڵاتانەی کە یاسا سەروەرە ئەمە لە ڕێگەی دادگا و پۆلیسەوە دەکرێت و هەندێک حاڵەتیش کە تایبەتمەندە بە ئاسایش ئەوان پێی هەڵدەستن. بەڵام ئێستا خەریکە ئەم هێزانە جێگەی ئەوان دەگرنەوە و ڕۆڵی ئەوان دەبینن لە کاتێکدا کاری ئەوان نییە، کاری ئەوان پاراستنی خاکی هەرێمی کوردستان و چەند ئەرکێکی دیکەیە کە لە دەروی شارەکانەوە پێیان دەستپێڕێت. بەڵام ئێستا لە ناو شارەکان ئەم هێزانە ڕۆژانە دەبینرێن، زۆر جار هەبووە هەڕەشیان لە هاوڵاتی کردووە، شەڕ ڕووی داوە، خەڵکیان دەستگیر کردووە، خەڵکیشان کوشتووە. زۆرێک لە ئەوانەی کە شارەزای ئەمنین شارەزای یاسایی دەڵێن ئەمە کاری پۆلیس و ئاسایشە بەپی یاسا کە هەروایە تۆ کاتێک کەسێک تاوانبارە یاخود کەسێک سکاڵای لەسەر کەسێکەیە دەچێتە بنکێکی پۆلیس و سکاڵاکە تۆمار دەکات و دواتر لە ڕێگەی دادوەرەوە ئەمری دەستگیرکردنی بۆ دەردەچێ و پۆلیس پێی هەڵدەسێت. یا لە هەندێک کێسی دیکە داوەکو ئەوانەی کە بازرگانی بە مادەی هۆشبەرەوەکەن یاخود ئەوانەی کاری تیرۆریستیەکەن ئەمانە هێزەکانی ئاسایش پێی هەڵدەستن. بەڵام ئەم هێزانە ئێستا ڕۆڵی ئەمانیان کەمتر کردووەتەوە. من ئەم شەو قسە لەسەرم تەوەرە دەکەم بە میوانداری هەریەکە لە بورهان ڕەشید پارێزەر و ئەندامی پێشووتری پەرلەمانی کوردستان کە بە خۆشحاڵیەوە لە ستۆدیۆ میوانمە کاگوران زۆر بەخێرستەکەم بەڕێزی. هەروەها لە هەولێری پایتەختی شەوە بە شێوەیەکی ڕاستەخۆ کاروان خۆشنا و عەقیدی پۆلیسم لەگەڵدایە کە ئەویش میوانی ئەم بەرنامەیەکا. کاروان سڵاو لێ بێ و زۆر بەخێربێ بۆ زوو. زۆ سپاس بۆ ئەمە دەبوونت کاک بورهان. گوێت لە پێشەکەکەی من بوو، یان ئێستا دیاردەیەک زۆر بەرچاومان دەکەوێت ئەم هێزانەی کە سەر بە هەردوو دەسەڵاتن ینی پارتی وێچێتی کە بە ناوی هێزی هەفتا و هەشتاون لەناو هێزانەیە بۆ نمونە هێزی کۆماندۆ هەیە، دژە تیرۆرەیە، لەولا زێرەڤانی هەیە، بەرگری یاکەوتن هەیە، هەر لێرەیە بەڵێ دژە تیرۆر هەیە. ینی ئەمانە کۆمەڵە هێزن لە ناوم هێزانەیە. ئێستا وای لێ هاتوو خەریکە ڕۆڵی پۆلیس و ئاسایش دەگرنەوە. هەندێک ئەرکێ کە هەرکیێوان نییە پێی هەڵدەستن. بۆچی؟ ئەگەر لە ڕۆ یاسایەکەەوە جەنابەدۆکو و یاسا ناسێک پێم بڵێ ئەرکی ئەمان چیە و ئەرکێوان چییە؟ من سوپاس دەکەم. پرسیارەکەی تۆ دوو شەقی لێوێت دوو فەرع. وجودی هێزی حیزبی جارێ وجودی هێزی حیزبی بەپێی ئەحکامەکانی سەرەتاکانی مەوادی حقوق و حڕیات کە 46 مادەکەی یەکەمی دەستورە، وجودی هەموو هێزێکی چەکدار، هێزێکی ئەمنی لە خاریجی قوواتی مسلحەی عێراقی مەمنوعە لە شەڵکاری دەستورە. قانونی انتخاباتی عێراقیش بەپێ و قانونەش هەر مەمنوعە. بەپێ و قانونە بێ ئەو حیزبانە بێ بەشەکرێن کە هێزیان هەیە. بەپێی قانونی انتخاباتی ڕقەمێکی 92 هەرێمیش هەر مەمنوعە. بەپێی قانونی ئەحزابی عێراقیش هەر مەمنوعە. بەپێی قانونی ئەحزابی نەوسەی هەرێمی کوردستانیش وجودی هێزی سەربازی هەر مەمنوعە. ئەم هێزانە هێزی یەکێتی و پارتین چەند جۆرێکن: هێزی سەربازیە، هێزی ئەمنیە، هێزی مخابراتیە. یعنی ئیدعای ئەوە ئەکەن کە ئەمە هێزی حکومیەک، هێزی حکومی نییە، پلەداری حیزبی خۆیان ئەو شوێنە نابا بڕێوە کە ئەمە ناقانونی و نابێ. ئەمەش بۆچی ڕوویاوە؟ لە بێدەنگی ئێمەیە، لە بێدەنگی خەڵکە ڕۆشنبیرەکەی ئەم وڵاتەیە، لە بێدەنگی حیزبەکانی دەرەوەی یەکێتی پارتی یەکێتیش دوای 34 ساڵ بۆیان چۆتە سەر و ئەگەر بە ئەم بێدەنگی ئێستا بێ بەڵێ
تەسەورەکەم 34 ساڵی تریش ئەم هێزانیان هەر هەبێ کە بەم هێزانە خۆیان سەپانووە. دووهم بەشی پرسیارەکەت لە بەشێگەمە بۆم ڕوونکردیتەوە کە ناقانونی و نادەستوریشە بە 4 یاسا و بە دەستوری عێراق. دووهم بەشی پرسیارەکەتە هەستان بە ئەرشی حکومی. ئەم هێزانە بە ئەمری حیزب تەبعەنە جوڵێنەوە دینیمان لە ئەحداسی لەناو حیزبیشا شەخص بەڵێ دوو بنەماڵی دەسەڵاتدارە. ئێستا تۆ سێری تەسیسی دەستگای پاراستنی پارتیکە بزانە چەند کەسی بنەماڵی بەرزانی مەسوولەتی هەیەتیایە. بنەم دەستگای زانیاری ئێرە بە هەمان شێوە بنەماڵەکانیان دەسەڵاتیان هەیەتیایە. ئەم هێزانە هەتا ئەوەیشی کە سیفی ڕسمیان پیا بڕیوە وەک دەستگای ئاسایش سیرەکەی بە پلەی ئەندامی سەرکردایەتی حیزب ئەو ئاجیزانە ئابن بڕێەوە. سیرەکەی مؤسسەسەیەکیان بۆ دروستەوە پێ قانونی 2012 ئەنجومەنی ئاسایش و قانونی ئەنجومەنی ئاسایش و قانونی دەستگای ئاسایش فۆرمێکی ڕسمیان پیادا بڕیەوە بەڵام لە واقع وان نییە. لە واقع دوو ئەجیزەی حیزبین مخابراتیەکانیان دەستگای زانیاری و دژە تیرۆری ئەملا و دەستگای پاراستن و دژە تیرۆری ئەولا. یعنی ئەمە لە کاتێک ئەمە نابێ بڵین ئەملا ئەولا خۆی بێ یەکی هێز بن دەستی ڕێز و زەرا بێ بەڵام چەندێک ئەمریکیەکانیش لەگەڵیان ناخەریکن گیریان خواردووە بە دەستمانەوە کە ئەم هێزانەیە خێ بکرێ بە نیشتیمان. خۆی زۆر جار ینی خەڵکەکە بەس چاوی لەسەر یەخستنەوەی هێزی پێشمەرگەیە لە کاتێکا تۆم هێزانی کەیشت نەخێر ئەنواع من ڕۆژێکیان بژاردم حەڤەنەوە هێزێ لە هەرێمی کوردستانە حەڤەنەوە هێزی سەربازی و ئەمنی و مخابراتی هەیە لە هەرێمی کوردستانە. هێزێهی شخص ئەفلانان دامی مەکتەبی سیاسیە. یعنی ئەم هێزانە لە غیابی قانونە لە غیابی ئەوەی سوڵتەی قەزایی مەزلیسی قەزا لە ژێر کۆنتترۆل یەکێتی و پارتیایە دادگا ناڕەزایی دەرناڕێ بەڵە چەنەها پێشێڵکاریان هەیە بەیانی تۆ بە مەحامی یەکێ بڕۆ بۆ ئاسایش بزانە جوابی شتێنەوە بزانێڵن ئەوراق خوێنیتەوە. یعنی ڕئیسی مەحکەمە بڕۆ پێی بڵێ هیچ دەسەڵاتێکی نییە. یعنی کاتێمان هەڵەسن بە گرتن و دەستگیرکردنی خەڵکێکی کە لە دەروی قانون ئەمەی کوێ ڕوویاوە وەک من بیستمە ئەفسەری کۆماندۆ خۆیەتی باش ئەگەر ئەفسەری کۆماندۆ خۆی بێ بە تۆمەتی هروب لە قانونی عقوباتیان مادەی 33ەوە بزانم غیاب بدون عذر مەشروع ئەوە حاڵەتێکی ترە. باش ئەو بپی قانونی ئوسوڵی محاکەماتی جەزایی عسکەری 2016 لەگەڵ قانونی عقوباتی عسکەری 2007 معاملی لەگەڵا کرێ. ئەمە حاڵەتەکانی ڕوون کردوتەوە و لە زۆر شتا ئەڵێ بێ بگەڕێتەوە بۆ قانونی ئوسوڵی محاکەماتی جەزایی عامی 23 یا بگەڕێتەوە بۆ قانونی عقوباتی 169. ئەوە حاڵەتێکی ترە بەڵام تەداخولەکانیان بڵێ هەیە ینی ئێمە دینیمان هێزی حیزبی لە شارەوانی کۆمەڵی خەڵکی گرت یعنی زیاد لە 20 کەس گیرا هێزیان لەوێ بوو. ئەم بە ئاشکراش تەجاوزی قانونەکەن خۆشەرم لە تۆ ناکەن یعنی وەرە تۆ سێریکە من تەسریحێکی ڕێوازخانم بینی تەسریحێکی کاک سعدی پیرەشم بینی ئەڵێ ئێمە داوای مفاوەزا دەکەین لەسەر هەر چوار سەرۆکایەتێکە. چوار سەرۆکایەتێکە کوێیە؟ ئەنجومەنی وەزیرانە، سەرۆکایەتی هەرێمە، سەرۆکایەتی پەرلەمانە، سەرۆکایەتی سوڵتەی قەزائیە. یعنی لە ئەساسا نابێت سەرۆکایەتی سوڵتەی قەزایی بەدەستێکی پارتیۆ بێ بەڵێ خۆیەکێکیش ناحەقی نییە قسەیەکە لە بەرەوەی پارتی کۆنتترۆڵی هەم ڕێئاسەی دیعای عامی کردووە هەم ڕێئاسەی محکەمەی تەمیز و سوڵتەی قەزایی کردووە لە کاتێکا نابێت بەدەست کەسیانەوە بێ. ئیسینافەکانیان دابەش کردووە هەولێر و کەرکووک هەولێر و دوهۆک بۆ پارتی لەم شوێنە ئەتوانرێت بە کەیفی خۆیان قانونەکان بە قەت باڵی خۆیان داتاشن دەستکاری بکرێت. ئوستاز ئێمە هەنێ قانونی جوانمان هەیە بەڵام ئەوەی لە مەسلحەتی یەکێتی و پارتی نەبێت جێبەجێ ناکەن. بۆ نمونە کۆمپانیایەکیان هێناوە کە کەس نازانێت بەبێت هەندەرین بەبێ مزایەدە پێی ناویانە تەکاتەبی عەدلەوە تۆچی بەیانی جاران وەکالەتێکە بۆ من نەکردەوە محامیم 3500 تەیە ئێستا 15000 زیاترە بێبی. ئەم یعنی لە محکەمەوە ئەو سوڵتە قەزایی کە خۆیان دایانناوە کە سوڵتەیەکە لەژێر دەستی پارتیویشێتیایە بە تایبەت لەژێر دەستی پارتیایە ئەو سوڵتە قەزای بڕیاریە و وجودی ئەم کۆمپانیایە مخالیفە لەگەڵ مادەی 28 دەستور و مەجموعەیە مەوادی ترە و نابێ هەبێ.
زیاد لە 2 ساڵ قەراریان دەرکرد و جێبەجێ ناکەن، یعنی قەراری سوڵتەی قەزایەکەی خۆشیان جێبەجێ ناکەن، ئەوەی لە مەسلحەتیان نەبێت جێبەجێ ناکەن. ئەگەر مەسەلەی گرتنیشە ئەوە لەو قەزەیە چەند خەلەلی هەیە ئەمەی لەکوێ ڕوویاوە. زۆر باشە گەڕێم وڵات کا کاروان جەنابێت بەو پێی ئەنی بۆیە هەربانگیشم کردی بۆ بەرنامەکەم ئەزمونێکی باشت هەیە ماوەیەکی زۆر وتەبێژی پۆلیسی هەولێر بووی لە ناو پۆلیسا کارت کردووە ئەمەی کە ئێمە باسمان کرد تا چەندێک خەریکە دەبێتە دیاردە ینی ڕۆڵی پۆلیس ینی لاوازەکرێت لە ناو شارەکانە کە کەسێک کێشەیەکی هەیە تاوانەیەەکە لە جاتێوی پۆلیس بڕوا ئەم ئیجرعات و گرتنە بکە هێزی کە لە دەروی ئەمانەوە ئەنجامیەدا. کاکە سامان خۆی ئەوەی ئێستا دەبیندرێ بەداخەوە یاسای دارستانی پێدەڵێن بەڕاستی لەبەر ئەوەی ئەگەر بێت و تۆ بانگەشی ئەوەی بکەیت کە بلێ یاسا سەروەرە و هیچ کەسێک دەسەڵاتی لەسەرەوەی یاسانیە ئەو حاڵەتە ئەو بابەتانە دەکەوێتەوە دەست هێزەکانی ئاسایشی ناوەخۆ لە پۆلیس و لە ئاسایش خۆی حەز دەکەم بۆ بینەرانی ئازیز ڕوونکەمەوە هەر حاڵەتێکی تاوان ئەگە ببیندرێ ئەو کاتیش بەپێی ئەو شوێنەی کە سکاڵایەکەی دژی تۆمار کراوە دەستگیر دەکرێت بڵێن ئەگەر دزیبی ئەوە نهێشتنی تاوان دەیگری ئەگەر قەرد و فرت و فێڵبی ئەوە بنکەی پۆلیس دەیگری ئەوانەی ئاسایشی ئەگەر کابرا دژە تیرۆر مەفرزەی خۆی هەیە مخدرات مادە هۆشبەرەکان مەفرزەی خۆی هەیە لە ناو ئاسایش بەرپرسی جم و جۆڵەکان حرەکات هەیە لە ناو پۆلیسی هەولێر ئەگەر حاڵەتی تەقەکردن بی هێزی ئامادەی هەیە یعنی لەو ناو ئەو خودی ئەو دەستگانەش بەشێکی تایبەت هەیە بۆ دەستگیرکردنی ئەو کەسانە لەبەر ئەوەی تۆ ئەگەر بێ بە پێی یاسا کە باسی یاسای دارستانم کرد من ئەگە بێت و بە پێی یاسا مامەڵەی لەگەر تاوانەکان بکەی سبەی ڕەنگە ئەو کەسەی کە دزەکە تەقەی بکە ئاخۆ کارمەندەکی نێشتنی تاوان بریندار بکە ئەو کەسە دەبی فەرمانی دەژیرکردنی هەبی بەڵام بەداخەوە ئەوەی ئێستا دەگوزەرێ ئەمە هەفتەی دوو هەواڵ لە سۆشیال میدیا خواخێری ئەمن هەم جار بازەوە دەکەم دێم خواخێری ئەوەی بنووسێت کە سۆشیال میدیا بەو شێوەی بەربڵاو تەشەنەی کرد لەبەرەوەی کاتی خۆی زۆر شتیشان لێ دەشاردینەوە کە ئەو هێزە چەکدارانە دەچوو کەتنیان دەکرد یاخود لە یەکەچیان دەدا یاخود یەکەچیان لە بەدەر لە یاسا دەستگیر دەکرد و دەیانڕفاند هەرکەس نەچی دەزانی بەڵام ئێستا باشە خەڵکەکە و شارە شتێک ئەبینی یەکسەر مۆبایلەکەی دەردەینی و تەسویری دەکات و دەکەوێتە سەر سۆشیال میدیا و دەبێتە ئەمر واقع لەسەر لایەنە سیاسیەکان بۆ ئەوەی غەڵەتی وانەکەرەوە یاخود ئەو کەسێک کە دەستگیریان کردووە بەبێت تاوان یاخود بە شتێکی تر ئەوە ئازادی بکەن بۆیە بەڕاستی ئەو حاڵەتانە لە بوویتە دیاردا هەفتەی دوو حاڵەتی وا دەبینی ئیجا لە دهۆکبی لە هەولێربی لە سلێمانیبی زۆر بەداخەوە هەر ئەو حاڵەتانش هەر باوەڕکەم دوێنێ حاڵەتە چوا بوو و کەسێکیش کوژراوە ئەی باشە کا کاروانانێگە پێم بڵێ بۆچی ئەم هێزانە لە بری پۆلیس ئەم کارەکەن یانی وەکو جەنابوت لە ناو هێزی پۆلیسا چەندین هۆبەی جیاوازە هەرێکێ و باڵەسێ بەکاری خۆی بەڵام ئێستا هەستەکەی پۆلیس زۆر لاوازە بەرامبەر بەم هێزانەیش تەنانەت زۆر جاری ڕەنگە جەنابدیانی ئاگاداربی لە مەفرەزەیەکە لە شوێنێکە ڕوبەڕووی ئەمانش بوونەتۆ لە پۆلیسەکانیش دراوە هەڵکوتراوەتە سەر بنکەی پۆلیسیش بەڵێ بەڵێ هەڵکوترا کاکە سامان ئەمن لە بینی دوو کەوانە ئەوەت بۆ کۆتایی پێدەینم کاتێک کە حزب دەسەڵاتی لەناو حکومت نەما ئەو کاتە پۆلیس و ئاسایش و دەستگاکانی تر زۆر بە جوانی دەتوانن کارەکانی خۆیان بکەن و حکومەتی بەڕێوە بن بەداخەوە چەند دەستی حزب لەناو حکومت تێوە بگاڵێ و تێوە گڵابێ و ئیش بە لە بۆ مەرامی حزبەکەی خۆی و بەرپرسەکەی خۆی بکە ئەو حاڵەتانە ڕەنگە زۆر زۆر زیاتریش بن ئەی باشە لە ئێمە گەر باسی قانون کەین ینی کێشەکە ئەوەیە زۆر جار
ئەمانە بەدەرنین لە یاسا تۆ کەسێک ئەگە ئەمری گرتنی نەبێ لای دادوەر یا لە بنکێکی پۆلیس هەڵە کوتیتە سەری دەستگیریەکەی زۆر جارە بووە گوێبی سێوش بووین تەرم بە کوژراوی ڕادەسی بنەماڵەکە کراوەتەوە. کاکە سامان من چیم بۆ جەنابەت باس کرد یاسای دارستان ئیتر کۆتایی بەو شتە دێ لەبەر ئەوەی کاتێک ئەو بەرپرسا ئێستا کێشەکە لە سەوەی ڕێگە خەڵک لەسەر کۆمنتش محاسبە دەکرێت کۆمنت دەنووسی لە سۆشیال میدیا بەرپرس یەکسەر دووسێت چەکداری لۆ دەنێن و کابرای ڕێگا پرسیارەکەم لەو بوو ئەمانە ئایا بەپی یاسام کارەکەن بە ئەمری دادوەرێکن یا عشوایی ئەم شتە نەخێر هەمووی بەدەرە لە یاسا بەڵام کاکە سامان ئەمە بین تازە ئوستازیش باسی کرد ما یاساش چییە زۆر جار زەخت دەکەوێتە سەر دادگایەکانیش و بگرە حاڵەتی خراپتریش دەبینی. زۆر باش ئەگەڕێم وڵات کاک بوران ئێستا ینی پارتی وێکێتی هەوێکیان ڕشتووە سەرۆکی حیزبەکانی کەش پێی تێخە بەڵێ یعنی ئێستا سەرۆکی حیزبێ هێزیە چووە خەڵکی دەستگیر حادیسەی دوێنێ بەڵێ بەڵێ ئەمە کەسیش ناڵێت تۆ چۆن نەتوانی بۆ نمونە کەسێ بڕفێنی و دەستگیری کە ئەمە کە ئەڵێم ئەوە یعنی ئەمە ئیتر لەوە بیگرە تا بەرپرسێکی باڵاش وڵات جا ئەو هەواڵم بیستووە شتەکان بە شخصەن نەکەین بە عام باسی بەڵێ مادەم یەشێتی و پارتی ئامادەنین هێزی چەکدار و هێزی ئەمنی و مخابراتی خۆیان واز لێبێنن زۆر تەبیعیە یا نابێ ئەوان هەیەیان بێ حیزبەکانی تریژیان بێ حەقێکی شەرعیە عەدالەتە یا ئەبێ حیزبەکانی تریژ حەقیان هەیە نایشتوانم بڵێن تۆ بواکەی تۆ بواکەی بەڵێ ئەویش حیزبەکانی تریژ هەر حەز لایەنێ لە دەرەوە یەکێتی پارتی حەقی هەیە هێزی چەکداری هەبێ هێزی ئەمنی و مخابراتی هەبێ ئەگەر یەکێتی پارتی واز لەو نایەن ئەو حەقە بۆ تۆ هەتە میلیشیا هەبێ بۆ من ئەو حەقم نییە و ئەو گەورە ئاوەڕژە بچووک پێی لێخە ئەمان واکەن ئەویش واکە ئەی ئێمە لەکووا کە باس لە سەروەری یاسا و باس لە کاکە سەروەری یاسا من پێتەڵێم ئەوەی ناونراوە سەروەری یاسا ئەوە چڵکایی پاژماوی خواردنی خۆیانە بە خەڵکیێن هەچ شتێ پەیوەندی بە مەسلحەتی ئەوانەوە هەبێ سەروەری یاسا کوا هەیە بابە ئەو لە محکەمەی اتحادی عولیا پارە بەغائیە لە محکەمەی اتحادی عولیای بەغا دەستوری قەرار دەرچووە لە بنووشی حکوومەتی عێراق تەوتین کرێ ئەو دژێتی ئەم شەش حیزبەی دەرەوەی یەکێتی و پارتی شێکیشیاندا نازێ بڵ کاکە با دابنیشین هەر شەشمان هەڵوێ سێکمان هەبێت لەسەر ئەمە کاکە با ئەم شەش حیزبە دابنیشین هەڵوێ سێکمان لەسەر هێزی چەکداری یەکێتی و پارتی هەبێ ئەمریکا گیری خواردووە بەدەستیانەوە وەرە مەعاشی شانەیاتێتە دیویشیان پێکات چەکی شانەیاتێ فێڵی لێەکەن جێگر لیوانیە دایێنێن نازانم ئەنوینیان دروست کردووە لیوا ئەگەر هەبێ بێت ئەم یەکێتی بێ و جێگرەکەی پارتی بێم پارتی و جێگرەکە یەکێتی بێ ئەمریکا هەڵە خەڵەتێنن درۆ لەگەڵ ئەمریکاکەن کە مەعاش و تەدریب و چەشتیان هەیەاتێ لە ئەحداسی کەرکووکا دینیمان ڕیفراندۆم ئەم هەموو لیوا موحەدە بە شەو ڕۆژێ هەمووی جیابوو ئەمانە واز ناهێنن وەک حیزبوڵای لوبنان چۆن بە زۆر ملکەتیان کردسەکە لەسەرەوەی ئەمە بۆ پاراستنی میلەت یا بۆ پاراستنی حیزبە کاکە ئێمە باس لە ئەمن و ئاسایشی شارەکەین وڵاتەکەین کە ئەمانە کاگە سامان بۆ پاراستنی میلەت نییە یعنی من حرمەتم بۆ جەنابێت تەشیریان پێ ناکەم و هەموو خۆشخوبرا و کە سوکاری ئێ من کە ئەمانە باسی سەروەری و کوردایەتیەکەن من لا ئیرادی لە ناخی خۆمە پێکەنینم پێیە بابە تۆ داعشێ ڕاکەی حەژی شعبیە ڕاکەی پەیژێت ڕائەکەی جوندی ئیسلامیە ڕائەکەی تورک بە ئارزوی خۆیە تەراتێنەکە تۆ ڕێی نیشانەی پێم ناڵێ ئەم هێزە سەربازیە ئیشی چییە بۆچی دروست کردوە بۆ ئەوەیەتی بەیانی تەلەبەی داخلیە کاسپی بازارە خەڵکە بۆ مەعاشی مزاهراکە ئەم هێزانانێرێ پڕشەقیەکە هەمووشمان دینی ومانە هەمومان دینی ومانە یعنی تۆ هێزی ئەمنیت علاقی خۆپیشاندانە چییە خۆپیشاندان بەپێ قانونی خۆپیشاندان نێزی چالاکی مەدەنیە بێ بچی تۆ هێزی عسکەری علاقی خۆپیشاندانە چیە پێشمەرگانێری یعنی ئەمانە ئەم هێزانیان نەبۆ کوردایەتیە نەبۆ حیمایی ئەرزی وەتەنە هێزی پێشمەرگە هێزی بەرگری ئەبێ پاراستنی سنوورەکانی هەرێن بێ
نەک تەداخل هەر بە پێی دەستوری عێراق مەمنوعە تەداخل لە ئەموری سیاسی و حیزبیە بۆ معلوماتێ مادەی 74 یا 75 قانونی عقوباتی عسکەری 2007 ئەڵێ هەچ منتەسیبێکی هێزی چەکدار حیزبی بێ ئەبێ بیرێ بە مەحکەمە فەسڵش کرێ 5 ساڵیش عقوڵ بگیرێ ئێمەی کە تۆڵی بۆ خۆپشاندان بەکار ئێمە لە ڕووی قانون چۆن مامەڵی لەگەڵا کرێ کە لە کاتێکا ئەرکیەوە نییە کاکە ئێمە خەلەل لە ئێمەوەیە خەلەل لە خەڵکی ناڕازیە لە خەڵکی ڕۆشنبیرە لە کۆمەڵە و ڕێکخراوەکانە لە ئەحزابی دەرەوە یەکێتی و پارتیە ئەبێ دابنیشن بڵێن یەکێتی و پارتی دوای 34 ساڵ ئەمە بەسە 1 2 3 4 نەبووە یعنی من نمونەیەکم بەرێ ئێستا ئێران جمهوری ئیسلامیە پێڵێن حکوومەتێکی دووگما و دواکەوتووە وای پێڵن لە عالەمی غەربیە حرمەتم بۆیان هەیە وڵاتێکی دراو سێمانن ئەم هەموو تەوەجوها حیزبێ لە ئێرانە هەیە چەنەها حیزب هەیە ئادی کامیان هێزی ئەمنی و عسکەری و مخابراتی هەیە ئەوە وڵاتێکی تری نمونەی هەرێمی کوردستانم پێ بڵێ حیزب خۆی هەموو شتێ بێ ئەی باش چەند ساڵ لە پەرلەمان بوون لە پەرلەمان ئێمە قانونێکمان هەیە کە ڕێگر بێت لەم هێزانە بۆ دەست تێوەردان لە خۆپشاندان و لە هەمانە سەقەڵک بەڵێ هەمانە جێبەجێ ناکەن ئەڵێت چی یاین لە قانونەکە قانونی خۆپیشاندانمان هەیە مەمنوع هێزی ئەمنی عسکەری ئێزە چالاکە مەدەنیەکان بەڵێ قانونی ئەحزابمان هەیە مەمنوعی کردووە هێز هێزی حیزب هێزی سەربازی و عسکەری و ئەمنی هەیە ئێمە خۆر پارتی و یەکێتیش دەنگیان پیاوە قانونە وانە جێبەجێ ناکەن لە ئەحدازی حەفەی شوباتی 2011 قەراری ڕقم 1 و ڕقم 2 پەرلەمانمانەیە باش ئەمانە جێبەجێ ناکەن ئەم شەش حیزبی دەرەوە هەقە دابنیشن لەگەڵیانە لە کاکە وازە هێنن یا ئێمەش هێزەکەینەوە حەقی خۆمانە ئێمەش ئەزیزەی ئەمنی دانین ئێمەش محکەمە دانین واز لە محکەمە هێن یا ئێمەش محکەمی خۆمەندا بنین یعنی بەڕاستی ناخۆشیان کردووە ئەم هێزانە بۆ هیچ شتێ نییە بەس بۆ حیمایی بنەماڵی بەرزانی و بنەماڵی تاڵەبانیە لێرە ناویان ناوە حیزب حیزبیژنین دوو بنەماڵن ئەگەر ئەم هێزە سەربازیەش نەبێ لێ کاکە ئەو چۆن لە خاڵە سنووریەکان دزی ئەوە وەزیری نەوتی عێراق قاڵێت ڕۆژانە نازانم 280,000 بەرمیل نەوت بە قاچاق لە هەرێمەوە ڕۆشتووە ئەی چۆن نەوت بدزێ ئەی چۆن تەداخل لە ئینتیخاباتاکە و تەزویرکە ئەی چۆن خەڵک بۆ لە ڕێگەم هێزانەوەیکە بەڵێ زۆر باشە گەڕێم وڵات کاکاروان من قەوسێکی شڵبێتێ ئەو حاڵەتەی کۆیش من پێم خۆشە حەقی قانونی خۆی بین دوای پرسیارەکەی کاکاروان حەقی قانونی خۆی بینێ ڕوونکردنەوەی بینێ دوای باسێەوە کاکاروانیانی بەو پێیکە و تۆ چەند ساڵێک لە ناو ڕێبەراتی پۆلیسی هەولێر بووی ئەگە پێم بڵێیت ینی ئەرکی پۆلیس چییە ئەوەی شەم بۆ ڕوون بکەیتەوە جیاوازی ئەو ساڵانەی کە تۆ لەوێ بووی لەگەڵ ئێستا هیچ فەرقی کردووە دەستێوەردانەکان یان نەخێ زیاتری کردووە بەڵێ کاکە سامان خۆی ئەگەر هەر ڕووداوێک دەبێت کوشتم بی تەقەکردن بی دزی بی ئەوە کەسەکە سکاڵا دەکا لە ئەو شوێنەی کەم کە نەوێشتنی تاوان بی ئاسایش بی بنکەی پۆلیس بی ئیتر ئەوە کە یاسایی بۆت باز دەکەم کە ئیزراعاتی یاسایی ئەو پەراوە دەچێتە بەردەم بەڕێز دادوەری لێکۆڵینەوە ئیتر خۆی بڕیاری لەسەدەدا کە ئەو کەسە یاخود ئەو تاوانبارە دەستگیر بکرێت لەو بنکەی پۆلیسا یاخود لە نێشتنی تاوان یاخود لە ئاسایش بە پەیوەندیەکە و ئەو شوێنەی کە ئەو پەراوەی لێ ها نەخۆچی دەت و هێزێکی تر ببی بەدەر لە یاسا و بچی ئەو کەسە دەستگیرکەی ئەو کەسە کاتی فەرمانی دەستگیرکردنی بۆ دەردەچی لە بنکەی پۆلیس یاخود لە نێشتنی تاوان سچل مرکزی یومی هەیە کاکە ناوی ئەو کەسانش دەنووسێت کە هەڵدەسن بە ئەو مەفرزەیە کە دەچن ئەو کەسە دەستگیر دەکەن کاتژمێر ئەوەندە فلان و فلان و فلان و فلان ئەوەندە چەکەیان پێ و بە سیارەی فلان و لەسەر ڕێنماییەکانی بەڕێز دادوەری لێکۆڵینەوە چوون بۆ دەستگیرکردنی فلانە کەس کاتی مەفرزەکە دێتەوە دیسان دەنووسێتەوە بۆ ئەوەی ئەمە باسی یاسا دەکەین ئەگەر بە پێیڕێکاری یاسایی بەو شێوەی دەبێت بەڵام بەداخەوە ئەوەی دەبیندرێ ئێستا زۆر لەوەی خراپتر هەر حەزەکەم شتێک لۆ باسکەم کە ماوەی چەند ڕۆژێک بەر لە ئێستا بووە لێک لە مەفرزە ناوە خۆیەکانی شار دیارە کەسێکی حزبی لایەنێکی تر دووسێ سیارەی پێ بووە لە ناو مەفرزەکە گوتی ئەو کارمەندە گوتی کاکە ئەگە زەحمەنەوێ هەموو چەک و خۆتا بناسێنن ئەو کەسە پێی گوتی بکشەوە کا بکشەوە دەی بەرپرسەکانی تۆ
کاتی بە شەقامدا دادێن بە 50 سیارە و زامڕەشەوە دەبێ ئەتوو پشتت لە شەقام بکەی ڕوشی بۆشت نێ ڕوشت لە شەقام بکەی هاتی لەبەدە پێچەوە کا بکشێوە دەی پێیان لێنای ڕۆیە ئەگەر بێت و ئەو بەرپرسە حزبیانە ڕیز لە یاسایەکان یاخود لە کارمەندەکانی هێزەکانی ئاسایشی ناوخۆ نەگرن لە ناو شەقام ڕەنگە ئەو کەسە قسەی کرد بە هاتبانە خوارێ لێشیان دابە ئیتر بەداخەوە چۆن ئەمە دەڵێن یاسا سەروەرە باشەکە کاروان ئێستا ئێوە بۆ نمونە وەکو پۆلیس یعنی پۆلیس کە وەکو خۆت ئاماژت پێکرد کە هەڵەسێ بۆ چالاکیەک ینی پەراوی لێکۆڵینەوەی بۆ کاتەوە هەموو شتەکان وەکو خۆی دەنووسێت و راپۆرتی خۆی بەرزەکاتەوە بۆ لایەنی پەیوەندیدایتر مەحکەمەیە یا سەر و وەزارەتی ناوخۆیە ئەم هێزە حیزبیانە کاتێ دەڕۆن ئەم کارەکەن ئایا هیچ پەراوێکی لێکۆڵینەوە و راپۆرت و ئەمانەی هەیە کە بدرێ بەلایانی پەیوەندیدار کە حکوومەت و دادگاکانە نەخێر خۆ وەزارەتی ناوخۆش بەڕێوبەری گشتی پۆلیسیش خۆ ئوستاس باشتر دەزانی شارەزاترە خۆ کە هەموو کەسێک بۆی ئەوە نییە بۆی نییە فەرمانی دەستگیرکردنی بۆ کەسێک دەربکە ئیلاگە بە پێی یاسا نەبێ ئەگەر ئەوانەی تر لە یاسا ئەوانەی ئەگەر ئەمە دادگای سەربازیشمانەیە یەک هەڕووبی کردبی یاخود کەسێکی کوشتبی بەڵام پەراوەکان بێت لە ڕێگەی دادگاکەوە ڕکێفی دادگا نەخێر ئەوە ئیتر ئەوە دەیگری و من بۆ جەنابتم باس کرد گوتم بینی کەوانەیەک کەینێ حزبەکان لە دەستی خۆیان لە ناو حکوومەت و دەستگاکانی حکوومەت و لە دادگا لە پۆلیس لە ئاسایش کێشاوە ئەو کات یاسا سەروەر دەبێت و کەس بۆی نییە هەڵە بکات و مخالەفە بکات بەڵام ئەوانەی کە دەیبینین و جێبیستی دەبین و یاخود لە سۆشیال میدیا دەیبینین نەخێر هەمووی بەدەرە لە یاسا و بە هیچ شێوەیەک ئەسڵەن دەبی ئەو کەسێک کە ئەو کەسەش دەستگیر کرد با فەرمای دەستگیرکردی هەبی بەڵام ئەتوو بۆت نییە ئەتوو هێزێکی چەکدار کە شوێنی تو دەرەوەی شارە شوێنی تو ئەسڵەن ناوشار نییە شوێنی تو ئیوەی نییە بێ هەر کفرە بە چەکەوە تو لە ناوشار بسوڕێەوە بەڵام بەداخەوە ئەوەی دەگوزەرێ ناخۆشە و باسی شتێک شت کرد بەڵێ جارانی شەبوو بەڵام ئێستا ئەو حاڵەتانە زیاتر بووە بەس کاروان ئێستا خۆ ڕەنگە هەریەکە لە پارتی و کێتیەگە سێری ئێمەکەن ئەڵە جا خۆ ئێمە حەقمان چییە ڕاستە ئێمە حکوومەتمان پێکێن ئەم هێزانە سەر بە ئێمن بەڵام ئەکرێ لە ناو ئەم هێزانە کەسێکە بێوەکو شەخص مەزاجی نەیگرێ بۆ نمونە ڕقی لە تۆ بێ بە دەسەڵاتی هەیە بۆ نمونە مەفرەزێ بنێرێتە سەر تۆ دەستگیرەکە ئەخۆ ئەمە حەقی چییە بۆ نمونە بە یەکێتی یا بە پارتی وەکوی چۆن پێشتر بۆ نمونە کەسێک ینی هەڵگیری چەکێک بووە بۆ نمونە لە هێزەمنیەکان چووە خەڵکی کوشتووە کابرا لە منەقم چییە خۆ چەکی پێ بۆ خۆ من نەموتۆ بڕۆ بیکوژە خۆی کوشتوێتی کێشەکە لۆ تو جەنابتم باس کرد کێشەکە ئەوەیە کاتی حزب دەستی لە ناو دەستگاکانی پۆلیس و ئاسایش و دادگا دەبێت ئەو حاڵەتانە ڕوودەدا ئەوە بێت و ناتوو داواکاری گشتیت هەیە حاکمت هەیە نایب مدعی عامت هەیە ئەوانە دەتوانن ئۆتۆماتیکی یەکسەر سکاڵا لەسەر ئەو کەسە سکاڵای لەسەر تۆمارکەن داواکاری گشتیت هەیە بەڵام بەداخەوە لە ڕێگەی حیز بۆ چاوپۆشی لەمانە ئەکرێ بۆیە ئەمانیش ئەمە بەردەوامی هەیە یان ئەمان نادرێنە دادگا و چاوپۆشییان ئەگەر بێت و چاوپۆشی دەکرێ ئەگە بێت و چاوپۆشی نەکرێ دەستەکان لە ناو دادگای سەحب نەکرێتەوە لە ناو هێزە ئەمنیەکان سەحب نەکرێتەوە دیاردەی زۆر خراپتر و سەختریش دەبینی زۆر باشە وەڵایی کۆمەڵشتی باشمان ینی کە ڕەبتی بە جەنابتۆ هەیە ینی ئێمە زۆر جار هەیە کاک بوران قسە لەسەرەوە ئەکرێ من بیرمێت چەند ساڵێک لەمە پێش هاوڵاتیەک پارەی پێ نەبوو لەبەر ژاری چوو قوتوویە شیری بۆ مناڵەکەی کڕی وابزام چەند ساڵە حکمیانە ئێمە هانی کەس نایدزیە بەڵام کابران ناچار بۆ پارەی پێ نەبووە ینی قسەکە لەسەر ئەوەیە ها دەوترێ تۆڕەکان ماسیە بچووکەکانەگرێ گەورەکان دەربازە بن بەڵێ ڕاست ئەمە بۆچی بۆ خەڵکێکی هەژار و دەستکورد یاسا سەروەرە و دەبێت جێبەجێ کرێ بەڵام خەڵکێکەیە دەچێت
قەتڵ و عامی خێزانێکا و خەڵکە کوژێ و بینیمانە دواتریش ئازاد بووە سڵحی بۆ کراوە. طبیعەتی نیظامی حکم لەم وڵاتات طبیعەتێکی مافیایی هەیە، هەم یەکەمی پارە پیاکردنە و طبیعەتەکە طبیعەتێکی دەرەبەژی و بنەماڵەییشی هەیە کە ئەم دوو بنەماڵێ هەموو شتێ بۆ خۆیان بە حەڵاڵەزان نە پێناوی مانەوەی خۆیان و نەک هەر ئەوە من پێم خۆشە جەنابتان بە دوواداچوونیە بکەن بزانن لە ساڵی 91 کە ئینتیفازە بووە داتایە وەرگرن عادەتێکی ئیحسایی ژمارە و کەسانی تیرۆر کراون چەنە دەیەها کەسە کەسیش باسی ناکە بە تایبەتی لە فترەی نەوەتەکانە ڕۆژنامە نووس کوژراوەتیان ئەو سەگ خواردوێتی و ئەویان کرد بە تیرۆریست و مەیتەکەیان لە مووسڵ دۆزی و ئەمانە ئەم وڵاتە تا ئەم دوو بنەماڵەیە خۆزگە ئێستا خۆ لە کەنەدا ئایلی ترۆدۆ بنەماڵن لە لوبنان ئایلی سعد حەریری و وەلی جەن وڵات بنەماڵن ئەمانە بە قانون نەجوڵێنەوە خۆزگە ئەم دوو بنەماڵێ لە ئوردون و ئیمارات و هەمووی بنەماڵێ بەڵام لەوێ حکمی قانونێ سیادی قانونێ کەلیمی سیادی قانونەوەی یاسا بۆ من و بۆ تۆ یەک بێ لەگەڵ مەکتەب سیاسیەکە لەگەڵ ڕئیسی حیزبیەکە ئێمە نمونەمان زۆر زۆرە لەسەر زائیفی سوڵتەی قەزای لێرە کارەکە مێمە دادوەرەکانیشمان بە دەستکەی حیزبی دانرێت دەسەڵاتی نییە هەمووی وان نییە لە سەیا سەوان با ناحەقی نەکەین لە سەیا سەوان نییە دادوەری زۆر باشمانەیە بەڵام جونگە حساسەکانی سلکی دادوەری بە دەزیێتی و پارتیەوەی بەیانی تۆ دادوەرێکی سەر بە خۆمانی لەو محکەمەیە داتەنێم کە ئیشە حساس بۆ نمونەگە من دادوەرێ حکمم با لەسەرەوەی کەسێکم کوشتووە بە 15 ساڵ حکمم با بۆ نمونەم ئەم ئەوراقانەی منەچێتە بەردەم دادوەری ئەتوانێت لێوە سزاکەم بۆ کەم کاتوێ ئاسان هەر با تێکەڵی مۆزوع حیزبی نەکرێت لە قانونە مادەی 134 عقوباتی 169 هەیە ظروفی تەخفیف و مخەفەفە و ظروفی مشەددە سوڵتەیەکی تەقدیری راوەتە حاکمەکە ئەمە لە خارجی واستە و تەدەخولی حیزبی سوڵتەی تەقدیری راوەتە حاکمەکە بۆ نموناڵێ بۆی هەیە لە 5 ساڵ بۆ 15 ساڵ حکمی باش بۆ نموناڵێ بۆی هەیە لە 3 ساڵ کەمتر حکمی بە 3 ساڵ زیاتر نەبێ حاکم سەیری تۆەکە بۆ نمونە تۆ سەیرەکە دایک و باوچێکی پیر بەخێوەکەی یەکێکیان شەکرێتی وێشی قاچی بڕاوەتەوە یا کۆمەڵێ مناڵە هەیە بارە کۆمەڵاتەکە بارە ئینسانیەکە بارە کۆمەڵایەتێکە ظروفی جەریمەکە دیفاع شەرعی بەچیوە سەیرەکە ئەگەر تۆ بۆ نمونە 4 مناڵە هەیە عقوبەی تۆ قسە لەسەر من ناکەم ئەمە سوڵتێکی تەقدیریە بە حاکمەکە ڕەفەتەن ظروفی ڕەفە بەکاربێنێ ظروفی مخەفیفە بەکاربێنێ عقوبەکە بۆ تۆ کەم کاتەوە لە بەرەوەی مودەتێکی زۆر سزایانی تۆ نەبێتە هۆی سزادانی عایلەیە کە پێویستیان بەتوێ ئەمە مەوزوعێکە تەدەخولی حیزبی مەوزوعیشترە من پێم خۆشە مقابلەی محامی عەبدولواحید عەلافکەی بڵێ لەسەر جگەرەی ئیزی ئەو بەزمە چی بوو لە محکەمەی تەمیز ڕوویە کە حاکمەکانی سلێمانی هەولێریان جێشت و هاتن چەند مانگ لێرە دانیشتن و قەرار چۆن نووسراوچێتە داخولی کرد و چەند ملیۆن دۆلار چۆن تەعویز نووسرا و خۆی بێنە خۆی لە قەزیەکە بۆ تەدەخولی حیزبی لەسەر جگەرەی ئیسی ئەمەی لە بازار ڕافرۆشێ بۆ لە هەولێر ڕیان نەیە کە جگەرەکە عەقدەکەی رابوو بێشێ مودەی تەواو بوو یابووی بە کەسێکی تر ئەو کەسە کۆنا لە محکەمە شکاتی کردبوو بە ناڕەوا داوای تەعویزێکی زۆریە کرد من ناوەکانیان نازانم بەڵام ئاگاداری قەزیەکە هەم کاک عەبدولواحید خۆی بۆی باس کردوم ئەمە کیفایەتە یان مۆزوعیشی تر مۆزوعی ئەمانەی قوربانیانی حەڤەی شوبات برینار و شەهیدەکان یعنی مادەی 53 بۆ 57 ئوسوڵی محاکەماتی جەزای 27 وازەحە لە چی حاڵەتێکە کەیس نەقڵەکرێت لە شارێکەوە بۆ شارێکی تر دوای داخرێ ئەمە قانونیە کە هەموو نەتیجی چێ وشی عقوبەیرە هەمووی نەقلی هەولێر کرا ناڵێم هەمووی زۆرینەی نەقلی هەولێر کرا و لەوێ داخرا ئەمانە من پرسیار لەسەر سوڵتەی قەزایی بۆ معلوماتە من نووسراوێکی ئەنجومەنی وەزیرانم لەلایە تازەیە
نووسراوەکە بۆ وەزیری عەدل ئەڵێت داواکارین فڵانە کەس فڵانە حاکم بکرێ بە سەرۆکی دەستگای داواکاری گشتی. ئێمە کتابە ئیمزا موری پێوەیە بۆ عیبی چیانێ ئەو کتاب نابێەوە سوڵتەی قەزایی چۆن تۆ تەداخلی تیاکەی تۆ چۆن خەڵک تاعینەکەی تایە سوڵتەیەکی سەر بەخۆیە. ئەوە لە هەج وڵاتێ بووە سەرۆگۆزیران لەسەرەوە ئیسیقالی پێکرا ئەگەر خۆی نێکردایە باشە بە ئیمزای بەڕێوبەری دیوانەکەی هاتۆ کاگومێت سەباح هاتۆ بۆ منیان نردووە لە لامە یعنی تەداخلی ئەمان لە سوڵتەی قەزایی ناخۆش بوو بڕوان پێ بکە ساڵی 2000ەکان محکەمە لە ئێستا باشتر بڕوان پێ بکە من بیرم کاگە عوسمان قایر حاکم عوسمان قایر حاکمی ڕئیسی جینایەتی سلێمانی بوو ڕئیسی محکەمەی استینافی سلێمانی بوو نەک جینایەت ببوورە ڕۆژێ مەکتەب سیاسیەشی یەشێتی و بەرپرسێکی ئەمنی یەشێتی بان کرد خۆتان بە چی ێزانن ئەم قایمێمان هەیە منتەسیبیەوە ئەمە قەبزیانێ بۆ تەسلیمیان ناکەن حسەبەیەکردن ئێسەوە هەیە ڕۆژ بە ڕۆژ خراپترە بێ زۆر زۆر یەکێتی و پارتی بە وردی ئیڕادەی خەڵک سەرشۆڕەکەن خەڵک والیەکەن تەسلیمی ئەمری واقع بێ کە نابێمە ببێ تەزویری انتخاباتەکەن یعنی ڕئیسی حیزبیشیان ئەڵێ زۆر سوپاسی خەڵکەکەین کەم لە سای هەفتا چوو بۆ دەنگان جارێکتر متمانیان بێمە بەخش وڵای سوپاسی خەڵک مەکە سوپاسی جیازی سۆفتوێرەکە کە تەزویری بۆ کردووی حیزبەکانی دەرەوەی یەکێتی و پارتیش ئەوەنە ئیهمالن لە مانگی دەوە ئەم تەزویراتانیان لێکرا قسە ناکەن قسەیشان کرد بەڵام بەڵگەیان بەڵگەیان هەیە توانن داواقیتکەن لە دوو جێگە توانن داواقیتکەن لە خارجی ئەوەی هەیە قەزایی ئەمانە خۆیان ئەم حیزبانی دەرەوەی یەکێتی و پارتی زەئیفن بێ ئیمکانیت و ناکەفوون وە خەڵکی ڕۆشنبیرەکە ڕۆشنبیر و معارزەکانیش لە خارجی ئەم شەش حیزبە خەڵکانێکی لە ئاسی پێویستانین لە مستەوای مەطلوبە ئەم شتانە یعنی یەکێتی و پارتی ئەمەنە بەهێزین بڵێن ئێمە هەموو شت تا سەر ئاواکەین بەڵام لە پەرتەوازی توێە ئەمانیان بۆ چۆتە سەر من پێم خۆشە بە ئیزنی تۆ کاکاروان ئەم قەزی کۆی حەقی خۆی پێبین جارێ من نازانم ئایا هێزی کۆماندۆ کە سەر بە هێزی هەفتای یەکێتیە هێزی هەفتاش عەلەمی یەکێتی هەڵکردووە ئایا کار بە قانونی ئوسوڵی محاکەماتی جەزایی عەسکەری 2016ەکە ئایا کار بە قانونی عقوباتی عسکەری 2007ەکە جیازی چییە؟ نە ئەمیان ئوسوڵی محاکەماتی جەزایی ڕێکارەکانی تحقیق نیشانتەیە بێت چی بکەیت و چینەکەی لە ئەسنای و جەریمەیەەکە عقوباتەکەشی بە قانونیشی سەربەخۆ قانونی عقوباتەکەشی پێێت ئەڵێ ئەم حاڵەتەوە عقوبەکەیەتی ئەو عقوبەکەیەتی من نازانم ئایا ئەوان ئیش بم دو یاسایەکەن ئەگەر ئیش بم دو یاسایەکەن ئەو دو یاسایە زۆر وردە جارێ قەراری ئەمر قەبز و جێبەجێکردنی ئەمر قەبز هیچ کەسێ ئەفسەر بێ کە ئەمەی کوێ وەک بڵاو بۆ لە وسایلی ئەعلام ئەفسەری عەسکەریە لە هێزی کۆماندۆ ئیلا بێ وەزیری دیفاع وەزیری بەرگری وەزیری پێشمەرگە ئیمزای کاکە ئەمە بێ بژیرێ بەڵێ هێزێک بەتەنها ناتوانێت ئەمە قەبزی زابتە بێ وەزیر موافقت بێ بڵێ بڕۆن بیگرن من نازانم ئەوان موافقەتی کاک شۆڕژ ئیسماعیلی وەزیری پێشمەرگیان هەیە ئەمە قانون واڵێ قانون واڵێ قانونی ئوسوڵی محاکەماتی جەزایی عەسکەری واڵێ دوو هەم تەفتیشی ماڵیان کراوە وە گوتیان یعنی ئیتیهامی هێزە ئەمنیەکانیشان کرد کە پارۆشتیان براوە تا قوتەکەوتی 400,000 قەرز کردووە پارۆشتی ماڵیان بردووە بەپی قانونی ئوسوڵی محاکەماتی جەزایی عەسکەری 2016 تەفتیشی ماڵی متهەمی عەسکەری ئەبێت بە ئیزنی حاکمی محکەمەی تحقیقی مەدەنی بکرێ حاکمی محکەمەی تحقیقی ناو محکەمەی سلێمانی کە ئەویش ئیستینادن لەسەر قانونی 23/71 نەک ئوسوڵی محاکەماتی جەزایی عەسکەریەکەی خۆیان ئوسوڵی محاکەماتی جەزایی محکەمە کە بەرامبەر بە من و تۆی هاوڵاتی و منی ڕۆژنامە نووس و منی محامی بەرامبەرمانە گیرە بێت ئەبێ قازی خۆی ئیزنی قازی بن و قازیش بچێت تەفتیشەکە بکە باشە من نازانم ئایا ئەم هێزی کۆماندۆ ئەم ڕێکاری جێبەجێ کردووە ئەگەرەمەی نەکرد بێ ناقانونیەکە بەڵێ ئیزنی وەزیری بەرگری وەزیری پێشمەرگەی نەبێ تەفتیشی بەبێ ئەمری حاکمی تحقیق کرد بێ زائیدەن نقطەیەکی تر هەیە زابط
توقیف ناکرێت بە پێی قانونی ئوسوڵی محاکەماتی جەزایی مادەی 20 ئوسوڵی محاکمات جەزایی عسکەری ئەڵێ لە 3 حاڵەتە زابط توقیفە کرێ باشە یەکێک لەو حاڵەتانە ترس دەبێت لە ڕاکردنی باش یا جەریمەیەشی کردبێ مخالفەی نظامی عام و ئادابی عام بێ حاڵەتی ئەمەی ئەم یا جەریمەکە عقوبەکەی لە 3 ساڵ زیاتر بێ ئێمە بگەڕێنەوە بۆ مادەی 33 عقوباتی عسکەری مادەی 33 عقوباتی عسکەریڵێ هەچ کەسێ غایب بوو بەبێ عوزری مەشروع یا هەروبی کرد لە کاتی ئاشتی جیاوازە لە کاتی شەڕ جیاوازە لە کاتی ئاشتیان نابێ عقوبەکەی لە 3 ساڵ زیاتر بێ باشە یعنی توقیفیش یعنی ئەمە توقیفیش ناکرێ تا تۆ بچی بیگری کە توقیف ناگری بۆچی هێزە نێریتە سەری ئیلا حاڵەتی زۆر دەگمن نەبێ ئیسیسناءن لەسەر مادەی 20 ئوسوڵ ئەڵێ لە حاڵەتێکە ئەگەر جەریمەکە ضرورەتی مولجیئە هەبوو ضرورەتێکە بوو وای کرد بۆ نمونە ڕەنگە تۆمەتی تەجەسوس بێ دابێتە پاڵام زابطە یا تۆمەتی دزینی بارە چەک بێ یا ڕێخۆشکردن بێ بۆ شەبەکەیەک لە کاتی نەقڵات بارە چەشیان دزی بێ شتی لەو بابەتە ضرورەی مولجیە ئەڵێ بۆ سڵوتاتی تحقیقی 3 ڕۆژ تەوقیفیکە بۆی هەیە 3 تر تەمدیدیکە بوو بە 6 بە ئیزنی ڕئیسی محکەمەی عسکەری بۆی هەیە 3 ڕۆژی تریش تەوقیفیکانەوە ئەم جەریمەیە کە کراویشە بە پێی مادەی هەفتەکانی عقوبات ئەگەر جەریمەی هەروب بێ تۆ بۆت هەبوو بە غیابی محکەمەیەکی دوای ئەوە هەر سێریکە لە هەولێری ژەمە هەیە لێرەش لە معسکەر سەلام کە پێڵەن فەرماندەی ئێستا هۆبێکی هەماهەنگی هەیە لەبەرەوەی چەند جار هێزی کۆماندۆ هێزی ئاسایش و هێزی دژە تیرۆر و ئەمانە بێکە هەڵپژاون گەیشتۆتە ئیهانە و پەلاماران یەکتری بە پێی یاساکە ژەکە پێدراوە ژوورێکی هەماهەنگیان دروست کردووە بۆی حاڵەتێکە بێ هاوکاری یەکەن چۆن جێبەجێکەن و ئەگەر کابرا بە پێی قانون زانیان ئەم کەسەکە تۆ توێ دەستگیریکی کێشەی لەکەوێتەوە بۆ دێ ئەم فەرمانی ئەم دەستگیرکردنە بسپێری بە ئاسایش یا بیسپێری بە محکەمەی تحقیقی مەدەنی ئەوان پێی هەستن جایزە خۆشی پێی هەستێ جایزە بە پێی قانون با ئێمە بەڵام بێ و ڕێکارانەی پێ ڕێکارەکانە بە ئیزنی وەزیری بەرگری هەبێ ئەبێ زۆر تەفتیشی ماڵ حاکمی لەگەڵا بێ ئەبێت دوای ئەوە جەریمەیەک قاعدەی عامە ئەوەیە ئەگەر عقوبەکەی لە 3 ساڵ کەمتر بوو بۆ نظابت تەوقیفکەی بۆ چیەکێیگیری ڕوونە پێشتر تەبلیغی کردوێ کا کاروان دێمە لای جەنابێت ئێسام هەوڵانی کە هەیە لە هەوڵە دەرەکیەکانی تە ئەمریکایە ئەوروپایە بۆ یەخستنەوەی وەڵای من نای بنێم هێزە ئەمنیەکان ینی من زۆر چاوپێکەوتنم لەگەڵ شارەزایان کردووە چاوەکە هەر لەسەر هێزی پێشمەرگەیە بەڕاستی خۆ هێزی پێشمەرگە سەلامەتن یانی زیاتر ئێمە قسە با لەسەر مێزانەی کەکەین کە ئێمە دوو ئاسایش و دوو دژە تیرۆر و دوو ئەم کۆماندۆ و زێرەوە ئەمە هەموو ێزانەمان هەیە کێشەکە لەمەوەی ئەمانە چۆن یەکە خرێنەوە بۆ هەر چاوەکە لەسەر هێزی پێشمەرگەیە کاکە سامان خۆی ئێستا نێوان ئەو هێزانە هەماهەنگی هەیە دەبینی کەسێک فەرمانی دەستگیرکردنی هەیە لە سلێمانی لێرە پۆلیس کتابی دەکا بۆ پۆلیسی سلێمانی دەستگیری دەکەن و بۆ ئێرەی دەنێرنەوە لەو بابەتانە هەیە لەناو هێزە حیزبیەکانە هەیە لە بوونی چۆن لە ناو هێزە حیزبیەکانە هەیە بۆ نمونە و پەیوەندیە لە نێوان کۆماندۆ زێرەڤانی هەیە دژە تیرۆری پارتی و یەکێتی هەیە ئەوەی نازانم دژە تیرۆر و ئەوانە لە من باسی اختصاصی خۆم دەکەم کە پۆلیسە ئێمە لەگە عێراقیش هەیە بۆ پۆلیس چکان ئەم زانیاریم نییە بەڕاستی بەڵام لە عێراقیش هەیە زۆر جا وەزارەتی ناوخۆی عێراقی کتاب دەکا بە ڕێگای هەمانجی نێوان هەردوو پۆلیسی گشتی کێشەکە لەوەی نییە کاکە سامان کێشەکە لەوەیە یەکیش بخرێتەوە بەڵام کەینێ ئەو حزبانە شتێکیان هەبێ یاخود ویستێکیان هەبێ ئەوە جۆنادەن نە بە یاسا نە بە پۆلیس نە بە ئاسایش کارەکەی خۆیان ئەنجام دەدەن ئەگەر شتێکت بەبییر بینەوە دوور نییە چەند ساڵێک بەر لە ئێستا
لە ناو پەرلەمان هەڵیان کوتا سەر پەرلەمان و ئەندام پەرلەمانێک ئەگەر بەبیرت بێ لە ڕۆژنامە و خەڵکێکیان هینا بەدار و ئەوەی هجومی ناو خودی ناو پەرلەمانیش کرا هاتا هێزێکی تری ئەو جارە هێزێکی تری سەربازی هات ئەندام پەرلەمانەکەی لە دەست هێزەکەی تری سەربازی ستاند و بردیە شوێنێشتر کاکە ئێستا بیەوێ ئەو کەناڵە ڕادەگری ئێستا بیەوێ کاتی خۆی ڕئیسی پەرلەمانی نەهێشت ڕئیسی پەرلەمان ینی گەورەترین سوڵتا ئوستاز دەزان گەورەترین سوڵتە پەرلەمانە ڕئیسی پەرلەمانی نەهێشت لە شێراوەی داخیل بی کێشەکە لەوەیە کەینێ شتەکان گەیشتە خودی حزبەکە ئەوە هەموو کەسەکانی خۆی لە بۆ خزمەتی حزبەکەی خۆی بەکاردێنی بەدەر لە یاسا زۆر سپاس دەکەم وڵای ئەو پرسیارش بۆ من گرنگ بوو تۆ تەداخولەکە بووە لە توێکەم هەر بەجددی ئێستا کاکاروان ڕاستەکانی لە نێوان بۆ نمونە پۆلیس هم هەمانگی هەیە زۆر جار من هەستەکەم لە نێوان ئاسایش بیستومە بۆ مادەی ئەوانەی کە بازگای مخەدەرات و شتە مادەوەش بەرم بەڵام ئایا ئەمە بەڕاستی لە نێوان زێرەوانی کۆماندۆ هەیە لە نێوان هەردوو دژە تیرۆرەکە هەیە نییە هەموو ئەجیزەکانی منتیقی یەکێتی هەموو ئەجیزەکانی منتیقی پارتی هەمە هەنگیان لەگەڵ عێراقا هەیە بە خۆشحاڵی و لەگەڵ هاوپەیمانان ومانەشەیکەن بەڵام لەبێ نیەکانیانە ینی ئەو قسە ڕاستە زۆرجا کەسێک کە تاوانبا بە بچێتە هەولێر کێشەی نییە یا لە هەولێرش بێتە سلێمان کێشەی نییە بەڵێ هەیە ئێستا ئاسایش مەسلەی مخەدەرات ئاسایش هەولێر و سلێمانی تەعاونیان هەیە بەس مەسلەی تر نە ئێستا بۆ نمونە بۆنە لە مۆزوعی قەتلە لە مۆزوعی هاوکارجاف بۆ نمونە هەر ئەسڵن ئەمان چوون گەورەترین دلیل کە دەسەڵاتی دادوەری سەربەخۆنیە ئەمان چوون لە بەغاش سکاڵایان کرد یعنی نەخێر لە مەسلەی ئەوانەی ئەمنی پەیوەندی بە حیزبەکانی خۆیانەوە هەیە ئاسایش بێ دژە تیرۆر بێ دەستگای زانیاری پارێزمیش هەماهەنگیان نییە بەڵکو ئەمە زیانە 5 ساڵیشە بودجەی دژە تیرۆر لەلایەن هەولێرەوە بڕاوە کە ناویان ناوە ئەنجومەنی ئاسایشی هەریەم ینی من وابزانام کۆتایی بەرنامەکەت وڵام حەزم قسێ بکەم من دەستخۆشی لە یەکێتی و پارتیەکەم دەستخۆشی لە بنەماڵی بەرزانی و تاڵەبانیەکەم دەستیان خۆش بێواکەن ئەگەر هاتن ئەم شو منیشیان بەر شەقا دەستیان خۆش بێ لەبەرەوەی ئێمە بە خەڵکی ناڕازیەوە بە پەرلەمانتارەخانە نشینەکانەوە بە پارێزەرەوە بە ڕۆژنامە نووسەوە بەم شەش حیزبی خۆیان کردووە بە دەمسپی دەرەوەی یەکێتی و پارتی بە نەوەی نوێت و بە بەرەی گەلت و بە کۆمەڵ و بەیەگرتووت و بە هەڵوێست و بە هەمویانەوە بە بزوتنەوەی ئیسلامیت و بەمانەوە یەک هەڵوێزدین دانانیش بڵێن ئەمە تەواو قسەکە لە ئەمە هەیە زیانەی و پارەیان هێڵە ئێمە بڵێ ئێمە ئەمەت لێ قبول ناکەین ئەمانە بەپێی قانون مەمنوعە تۆ ئەوە بکەی منی ژەیکەم شکاتت لە یەکەم لە مەحکەمە لە بەغا شکاتت لە یەکەم هاوپەیمانانە ئاگادارەکەم کاکە لەو تەزجوری مانگی دەوە کردویانە خۆ بووە ئەم شش حیزبە نامەیە بۆ ڕوئەسای ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا بنێرن بۆ نەتەوە یەکگرتوەکانی بنێرن خوا چیان کردووە خۆیان توانی شکات لەو کەسانەکەن کە ئەم جیهازی دەنگانی پیکۆزەی کڕیوە بە ئیهداری مالی ئەم شکات لە کڕیارەکانی کەن خۆ ئێستا تۆیان چی پێگرێ خۆ مامۆسان مانگێک لە بەردەمی وێنامانیاگەی کاکە ئەبێت لە هەموو شوێنەکانەوە هروژمی بۆ بەری سەوتی خۆت یەکخەی لە غیابی نەبوونی یەکگرتووی تۆیە ئەو واکە دەستەکانی خۆش بە زۆر سپاس بۆ بوران ڕەشید پارێزەر و ئەندامی پێشووتی پەرلەمانی کوردستان هەروە زۆر سپاس بۆ کاروان خۆشنا و عەقیدی پۆلیس کە لاولێرەوە لەگەڵمان بوون زۆر سپاس بۆ جەنابتان زۆر سپاس بۆ ئێوەش کە تا و پێسە بینەرمان خواتان سپێرم